بەرەبەیانی 27 ئەم مانگە یەختێکی هەڵگری ژمارەیە کۆچبەری باشووری کوردستان لە تورکیاوە بە دەریای ئیجەدا بەرەو یۆنان کەوتنە ڕێ، بەڵام ماوەیەکی زۆری نەخایاندووە کە شەپۆلەکانی ئیجە ئەو ئاوات و پلانەی کەم کۆچبەرانە هەیان بووە لیان دەکاتە خەون و شەپۆلەکان هەرکەسەوە بەلایەکدا دەبات. ئاری جەلال سەرپەرشتیاری لقی سلێمانی فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق ئاماری ئەو قوربانیانە دەخاتە ڕوو کە بەپێی ئامارەکان 25 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 8 هاوڵاتیش ڕزگاریان بووە و نزیکەی 30 هاوڵاتی تریش بێسەر و شوێنن و بەشی زۆری ئەو هاوڵاتیانێش دانیشتووی سلێمانین. لە بەرواری 29 مانگە ینی دوای دوو شەو و دوو ڕۆژێک ئێمە دۆزیمانەوە کە ئەم یەختە ڕۆیشتۆ بەرەو جززیرەی سامۆس پێشەوەی بگاتە جززیرەی سامۆس بەنزینی پێنەماوە و یەختەکەی تروردەوردە شەپۆلتێکی شکانوە بەداخەوەمانە کۆمەڵێکی زۆریان جانیان لەدەزاوە کە نزیکەی 25 تەرمدا ئێستا دۆزراوەتەوە نزیکەی هەش کەسیان ببورن کە ئێستا لە خەسەخانەیە نزیکی 30 تەرمێکیش تا ئێستا بێسەر و شوێنە. شاید حاڵێکی ڕووداوەکەی 22 ئەم مانگە بۆ کورسات نیوز دوا و دەڵێت هەموو کارە ساتانە ڕێکەوتنی نێوان قاچاقچەکان و بەلەماوانەکانن کە یەختیان بەلەمە چووپەکان تەک دەشکێنن، ئەمەش بۆ ئەوەیە کە دوای خنکانی کۆچبەرەکان دەست بگن بەسەر پارە و کەرەسەکانیاندا. گۆران مەولود ئەوەشی وت قاچاقچەکان هیچ متمانەیەکیان پێ ناکرێت، ئەوەی ئەوان دەیکەن تەنها مامەڵەکردنە بەگیانی ئەو کۆچبەرانەوە. قاچاقچەکان خۆیان ڕێدەکەون، بەلەماوانەکان خۆیان ڕێک دەکەون بۆ کوونکردنی بەلەمەکان. مسەیری چەندین یەختم کردووە کە خۆیان کوونیان کردووە بە یەک شێواز و بە یەک قیاس بەلەمەکان کوونکراون تەنها بۆ ئەوەی یەختەکانیان نقم بێت، نقمیاو ببێت و دواتر پارە و سامان و دارایی ئەو خەڵکا کە لە ناو هێلەکانیاندا یان لە ناو چاکەتەکاندانە خۆیان هەڵیەگرنەوە، پارەکە هەڵەگرنەوە بۆ خۆیان و پارەیەکی زۆرتریان دەزەکەوێت. مامەڵەکردنە بە مرۆڤەوە شتێکی تر نییە، ینی پەیامەوەیە کە نیشتیمان بەجێمێڵن چونکە ئەوەی کاڕات بەرەو مەرگەڕوە ڕێەکە ڕێگەی مەرگە مەحاڵە کەسێک دەربچێت. کە سوکاری قوربانیەکانی ڕووداوەکەی ئەم دوایی ئیجا لە ڕێی کورسات نیوزەوە داوا لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکەن کە بە دوواداچوون بۆ قوربانیەکان و بێسەر و شوێنەکانیان بکەن، هەرچەندە ئەوانە دەست ئەم دۆخەی هەرێم هەڵاتون، بەڵام دوجار ئێرە نیشتیمانی ئەوانە و هیچ نەبێت با لە ئامێزی نیشتیماندا بەخاگوز پێدرێن. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.